سڵاتان لێبێ بەڕێزان لە فێرکاری ئەمڕۆمان باز لە چۆنیەتی دانانی ستۆری فەیسبوک دەکەین کە زیاتر لە 20 سرکە بیتن، یانی هەر وەک دەزانن ستۆری فەیسبوک دەبێت لە 20 سرکەیان کەمتر بێت کاتێک دایبنێم لێرە ڕێگەتان پێ دەڵێم توان ڤیدیۆ زیاتر لە 20 سرکەیان دقەیەکیان 2 دقەیان زیاتر لە ستۆری دابنێن. با بچینە ناو ماسنجەرەکەمان. هەر وەک دەزان بۆی پیشانتانی بدەم کە لە 20 سرکە زیاتر ناتوانانی دابنەی ئەگە بتێ بۆ نمونە دەمێ ئەو ڤیدیۆیە دابنێم کە دقەیەک 35 سانیە لۆی لە ستۆری دابنێم پێت دەڵێتن دەبێ بیبڕی، ینی دەڵێ 20 سرکەی ببڕە بۆی بتوانی لە ستۆری دابنێت. ڕێگاکەی بەم شێوەیە دەڕۆێ ناو ماسنجەر بۆ هەر کەسێک، بەس من بۆ نمونە دەستمە سەر خۆم، ینی ناوی خۆم توانی ناوم بۆ خۆت بنێری دیکەوە لێرە دەستنی بە هێمای وێنایان ڤیدیۆ، ئەو ڤیدیۆ هەر لە بژەی کە دەتەوێ بینێری بۆ نمونە ئەو ڤیدیۆ دەمێت لە ستۆری دابنێم دەست دەنێم بە ئیدیت. لێرە هەر وەک دەبینین نووسراوە یور ستۆری دەستی پێوە دەنێ دەڵێ دەتەوێت ئەو ستۆریە لە فەیسبوک دادنێ بۆ ماوەی 24 ساعت دەست دەنێم بە ئەد. ئێستا ستۆریەکەمان ئەپلۆد دەبێتن لە فەیسبوک ماوەی 24 کاتژمێر تەمان هاوڕێکانمان دەیبینن بە هیوای سوود. تەمان پێتان ناڵێم لایک و شێر و سەبسکرایب بکەم، دڵنیام لەوەی کە ئەگەر بە دڵتان بێتن بە خۆتان ئەوانە هەموو دەکەن. تێبینێکی بتووشیش لەو بەروارێکە ئەو ڤیدیۆی بڵاو دەکەمەوە ئەو تایبەتمەندیە بەردەستە، ینی لەوانەیە لە ڤێژنی نوێی ماسنجەریان ڤێژنەکانی ترکەدا هاتوو لا ببرێ یان شتێک وەک چونکە زۆر جار لە ئەپدێت شتێک زیاد دەبێت یا کەم دەبێتن تر وەک پێشتر نامێتن. ئێستا بابزانین ستۆریەکەمان بڵاو بیتەوە، دەڕۆین سەر پیپڵ هەر وەک دەبینەوە ستۆریەکەمان بڵاو بیتەوە. پێشترش خۆتان بینیتان کە ڤیدیۆکە درێژتر بوو لە 20 سرکە. بە هیوای سوود خواتان لەگەڵ.